گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزدا باسی کۆمەڵێک گەنجمان بۆ دەکات. ژیانی خواناسان بەڕاستی پڕە لە دەرز و عیبرەت و ئامۆژگاری. بۆیە بە گەنجەکان دەڵێم گوێ بگرن لە بەسەرهاتی ئەو گەنجانەی کە هاوشێوەی ئێوە بوون لە تەمەندا، بەس لە تەمەندا هاوشێوەی ئێوە بوون، هاوتەمەنی ئێوە بوون، هاوتەمەنی ئەو گەنجانە بوون کە پانتۆڵی دڕاو دەکەنە پێیان، هاوتەمەنی ئەو گەنجانن کە ملوانکە دەکەنە ملیان، هاوتەمەنی هەندێک لەو گەنجانن کە گوارە دەکەنە گوێیان، هاوتەمەنی ئەو گەنجانە بوون کە ڕێگای خوایان بەرداوە، بەڵام کۆمەڵە گەنجێکی ئیماندار بوون. ئەوانیش هاوڵانی ئەشکەوتن، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. بەڕاستی لە ژیانی ئەواندا کۆمەڵی دەرز و عیبرەت و ئامۆژگاری وەردەگرین. نامانەوێت بەسەرهاتەکە بە تەواوەتی باسکەین، بەڵام چەند خاڵێکی لێ باس دەکەین کە بزانین ئەوان چۆن بوونە، هەدەف و ئامانجیان چی بووە. بەڵێ کاتێکە لەبەر دینەکەی خوا، لەبەر بانگەوازەکەی خوا تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەبن، بانگەواز دەکەن، ئەیانەوێ ئەو خەڵکە خوا بناسێ. بۆیە إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ئەو بڕۆشتن بۆ ئەشکەوت. ئەم بەڕێزانە دوعایەکی زۆر مبارەکیان کرد. خوای گەورە میهرەبان ئەو ئەشکەوتەی کە پڕە لە ترس، ئەشکەوت شوێنێکی ترسناکە، شوێنێکی تاریکە، بۆی کردن بە شوێنێکی ئەمان، شوێنێکی هێمن و ئارام، چونکە دوعایەکی زۆر مبارەکیان کرد، چونکە دەعوە و بانگەوازێکی مبارەکیان کرد. کاتێکە ڕۆشتن إذ أوى الفتية إلى الكهف، ئەوان کۆمەڵە فیتیەیەک بوون، گەنج بوون، گەنج بە تەمەن نەبوون. ئەوان ڕۆشتن دوعایان کرد، وتیان با بڕۆین بۆ ئەو ئەشکەوتە، وازیان لە دەسەڵات هێنا، وازیان لە پارە و پول هێنا، وازیان لە کۆشک و تەلار هێنا، وازیان لە خۆشیەکانی دنیا هێنا و ئەشکەوتێکیان هەڵبژات تێیدا بژین، بەڵام بۆ خوا بژین. ربنا آتنا من لدنك رحمة، خوا ئەگەن ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەرمانە، بەڵێ وهيئ لنا من أمرنا رشدا، کام شتەی باشە خوای گیان خۆت عالم و زانای ئەومان بۆ ئاسان کە. بێگومان خوای گەورە هەموو کارێکی بۆ ئاسان کردن، ئەمە ئەو پڕی کەرامەتە، ئەمە کەرامەتە، نەکەوی قاچ و دەست خەڵک ماچکەی، نەکەوی سەجدە بۆ خەڵک بەری، ئەمە کەرامەتە. ئێمە باوەڕمان بە کەرامەتی پیاوچاکەیە، بەڵام باوەڕمان بە شرک و بە کوفر نییە. باوەڕمان بەوە نییە خەڵکی عەبدایەتی بۆ بەندە بکات، عەبدایەتی بەس بۆ خوا دەکرێت. بەڵام تەماشاکە ئەوان خوای گەورە ئەو ئەشکەوتەی بۆ کردنە شوێنێکی هێمن و ئارام. بۆیە کاتێککە تۆ دوعا دەکەی خۆت مەشغوڵ مەکە بەوە کە خوای گەورە چۆن ڕێگاکانت بۆ ئاسان دەکا. کاتێککە دوعا دەکەی خۆت بۆ سەرقاڵ مەکە، ئەبێ خوا چین بۆ هەڵبژێرێ، دڵنیا بەخوا لە تۆ عالەمتر و زاناترە کام شتەی باش بێ بۆ هەڵبژێرێ، بەڵێ بەس گرنگ ئەوەیە لە خوا بپاڕیتەوە. خۆ ئەم ئەسحاب الکافە بە خەیاڵیاندا نەهات کە ڕزگاربوونی ئەوان، سەربەرزی ئەوان، براوەیی ئەوان بە خەوێک دەست پێەکات کە 300 ساڵ زیاتری خایاند. ئەوان بۆ بە خەیاڵیان نەهات خوای گەورە 300 ساڵ زیاتر بیان خەوێنێ، بۆیە تۆ نازانی خوای گەورە چۆن دەرگای خێرت دێکاتەوە، لە چی ڕێگایەکەوە خوای گەورە کارت بۆ ئاسانەکە. بۆیە تۆش لە هەموو تنگانەیەکدا، لە هەموو کاتێکا ڕووبکەرە خوا. ئینسان ئەگەر بۆ خوا ژیە ئابۆ شێوەیە دەبێ ئەوان ئەشکەوتێکیان هەڵبژار بەسەر هەموو دنیادا. پێغەمبەر یوسف سەلامی خوای بەسەر بێ فەرمووی ربی السجن أحب إلي مما يدعونني إليه، خوای گیان سجنم پێخۆشتر لەوەی زینا و بەدڕەوشتی بکەم، سجنەکەم پێخۆشترە، کۆت و زنجیر بم لەوە پێم خۆشترە زینا بکەم بەدڕەوشتی بکەم. ئیماندار ئەبێ ئاوا بێ. گەنجەکان ئەوانە هاوشێوەی ئێوە بوون، شەرم ناکەن، بۆ ناگەڕێنەوە بەلای خوا.
سەی فیلمەکان مەکەن، فیلمەکان شتێکی ترە، ئەمانە کۆمەڵە گەنجێکی هەرزەکار بوون، بە تەمەن نەبوون، ئاگاداری ئەو خاڵە بوون.